سڵای خۆی گەورەتانە بێ خۆشەویستان زۆر خۆشحاڵم بە ئەوەی ئازی شادەمەوە. ئازیزان بۆ پێوانەکردنی ڕێژەی بارانبارین ئامێری پێشکەوتو ئێستا بەکاردێتوە لە هەمان کاتیدا ئێمە دەتوانین سوود لە ئامێرە کلاسیکیەکانی وەربگرین کە پێی دەڵێن باران پێ و ئەویش بۆ دەرهێنانی ڕێژەی بارانبارین لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا. سپاس بەخوا دوێنێ شەو بە ڕۆژیش 14 دوازدەی 2016 شەپۆلێکی باران و بەفربارین ڕووی لە هەرێمی کوردستان کرد. خۆشەویستان ئێستا 15 دوازدەی 2016 کاتژمێر نوێی بەیانە پاشکەمێکی تر دەچینە لای کاک بژار ئەکرەم بەرپرسی بەشی پێشبینی بەڕێبەراتی خۆمان بەڕێبەراتی گشتی کەشناسی و مەلوزەزانی هەرێمی کوردستان. با بزانین ڕێژەی بارانبارین لە 24 کاتژمێری ڕابردوو یان لە ماوەی چەند کاتژمێرێکی پێشووتردا چۆن بووە و کاک بژار بۆمان ڕوون دەکاتەوە ئەو ئاستە چەند بووە کە لە ناو شاری هەولێر نەک لە دەرەوەی باریوە. پاشکەمێکی تر بەوەی ئازی شادەمەوە با بزانین ئاستی بارانبارینی 24 کاتژمێری ڕابردوو چۆن بووە. سلااو بەڕێزان، من بژار ئەکرەم لێپرساوی بەشی پێشبینی لە بەرەبەراتی گشتی کەشناسی مۆرزە. هەروەکو لە ماوەی ئەو دوو ڕۆژێ ڕابردوو ئاماژەمان بە راپۆرتی خۆمان کرد دەربارەی کاریگەری ئەم شەپۆڵەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات کە دەبێتە هۆی بارانبارین و بەفربارین لە زۆربەی ناوچە جیاجیەکان. خۆشبەختانە کاریگەریەکەشی بەدیار کەوت لەسەر هەرێمی کوردستان بەفربارین لە زۆربەی ناوچە شاخاویەکان باریوە، هەروەها بارانبارینش بە ڕێژەیەکی زۆر باش باریوە. سەبارەت بە بارانبارینی 24 کاتژمێر ڕابردوو ئێمە وەکو بەرەبەراتی گشتی کەشناسی و بوومەرزانە هەستاوین بە دانانی کەیجێکی بارانبارین ڕێینکەیج. ئەم ڕێینکەیجە تەنها بارانمان بۆ پێوانە دەکات لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو. ئێستا دەمانەوێت ڕێژەی بارانی 24 کاتژمێری ڕابردووی دەتوانین بڵێن ناوەڕاستی شاری هەولێر لە ماوەی 24 کاتژمێر چەند باریوە. ئێستاش ئەگەر کاک ئەژین لەگەڵم بێت ئەمە بارانەکەیە لێرەوە بارانەکە کۆ دەبێتەوە دەچێتە ناوە پاشان ئەمە لێرە بارانەکەی وەردەگرێت. ئێستا وەژۆ کەمڵەیەکە هەروەکو لەو کەموڵەیە دەیبینن پلە کراوە بۆ ملیم تاکو 10 ملیم، بەڵام جیاوازی ئەم ملیمە جیاوازە لەگەڵ ئەوانەی پێوانەکانی تر بەکاردێن. ئەمە جیاوازە کە ئەمە لێرە دەرن 1 ملیم، 1 ملیم دەکات 1 لیتر ئاو لە 1 مەتر چوارگۆشە باریوە. پێوانەکەی بەم شێوەیە کە دەڵێن 1 ملیم دەکاتە 1 لیتر ئاو بۆ 1 مەتر چوارگۆشە 1 مەتر دووزە باریوە. ئێستا بارانەکە ئەوە 10 ملیم 10 ملیم. کاک بژار ئەو پرۆسێ ئێستا کە جەنابەت ئەنجامتدا وا بزانم ئێستا لە ڕێگەی ئامێری پێشکەوتومان هەیە ئامێرەکانی دی هەر وەکو وێزگە کلاسیکیەکان نییە ئەوە نیە ئەو لە خۆی تۆمار دەکا و داتاکانیشتان بۆ دەنێریتەوە. سەبارەت بە وێزگە ئۆتۆماتیکەکان کە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ئێستا لە بۆ بەڕێوەبەراتیەکەمان دەگەڕێتەوە. ڕێژەی باران ئۆتۆماتیکی لە ماوەی هەموو سەعاتەکان تۆمار دەکات. ئێمەش دەتوانین لە لای خۆمانەوە داتا سنتەر بارانبارینی هەموو کاتژمێرەکان ببینین لەسەر شاشەکە و دەتوانین بڵای بکەینەوە بارانەکان تۆمار دەکات. دەستخۆش زۆر دەستخۆش. خۆشەویستان هەروەکو بینیتان کاک بژار ئاماژەی بە ڕێژەی نێو شوشەکەی کردواتە شوشەی کۆکردنەوەی بارانەکە. ئەو ڕێنجێکی ئێستا کاک بژار خوێندیەوە ڕێنجەکە بە تەواوی لێکدانەوەی بۆ نەکرێت. دەبا بزانین ئێستا بچینە بەشی پێشبینی کاک بژار بۆمان لێکداتەوە بزانین ئاستی بارانبارین ئەوڕۆ چەند بووە لە نێو شاری هەولێر. بڕی باران لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە سنتەری پارێزگاکان بەم شێوەیە خوارەوە بوو.
پارێزگای هەولێر 42 ملیۆن پوینت حەفت باریوە سنتەری پارێزگای سلێمانی 15.7 سنتەری پارێزگای دهۆک 27.8 سنتەری پارێزگای کەرکووک 8.3 هەروە سنتەری پارێزگای هەڵبجەش 22.2 مانیان کۆی گشتی پارێزگاکان بەم شێوەیە هەولێر 82 ملیم 86 ملیم بگرن سلێمانی 161 ملیۆن پوینت 9 پارێزگای دهۆک 102.7 پارێزگای کەرکووک 51.6 هەروەها پارێزگای هەڵەبجە کۆی گشتەکەی 82.6 لە ماوەی 20 کاتژمێر ڕابردوو لە ماوەی ئەوە کۆی گشتی باران بارینە کۆی گشتی باران بارینە تا وەکو ئێستا زۆر باشە باز کاک بژار ئەگەر یەک پرسیار بەنسبەت ڕێنجەکەی وەکو ساڵی ڕابردوو گەیشتە ئەو حەدەیان ئەو ساڵ ئێستا لە هەموو وێزگەکان باران نزیکەی 50 تا 100 ملیم ڕێژەی بارانەکە کەمترە لە چاو پارساڵ ئەم ساڵ زۆر سوپاس دەست خۆشکات خۆشەویستان جیا لە ڕێژەی بارانبارینێکی زۆر باش لە هەرێمی کوردستان لە هەمان کاتیدا ناوچە شاخاویەکان ڕێژەیەکی زۆر باش سوپاس بەخوا بەفری لێکەوت ئێستا پێش کۆتایی هێنان بە ئەو بەرهەمە تایبەتی خۆمان چەند کورتە ڤیدیۆیەکی بەفربارینتان بۆ دەنێنین کە لە کامێرای چەند برایەکی خۆشەویست و هاوکارێکمان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان وەرگرتووە بە پێی توانە ئێستا هاوپێچی دەکەم لەگەڵ ئەو ڤیدیۆی تایبەتیمان کە نیشاندانی چۆنیەتی حسابکردنی ڕێژەی بارانبارین چ لە نێو شار و بە هەمان شێوە لە دەرەوەی شار هەروەکو کاک بژار ئاماژەی پێدا بوو خۆشەویستان تا بەرهەمێکی دیکە خواتان لەگەڵ